ئەمن ناوم بڕیار سابیرە، خەڵکی گوندی جەلی دۆڵی خۆشناوەتیم، دەرچووی بەشی زمانی عەرەبیم لە زانکۆی سەلاحەدین. دوای ئەوەی کە لە زانکۆ دەرچووم زۆر هەوڵی دامەزراندنمدا، بەڵام دامەزراندن نەبوو و نەمتوانی خۆم دابمەزرێنم. دواتر لەگەڵ بام دەستم بە ئیشی باغداری کرد. سوپاس بۆ خوای گەورە، ئێستا خاوەنی ئیشی خۆم و بەرهەمێکی زۆر باشی هەنار و هەنجیر و ترێ ئەوانەمان هەیە لە گوندی کانیماران. و لەگەڵ ئەوەشدا هەر کەسێک زەوی هەیە، ئێمە ستافی چاندنیشمان هەیە. لەگەڵ ئەوەی کە نەمامەکەی پێدەفرۆشین، جاری واشەیە لەگەڵی ڕێک دەکەوین، نەمامەکەشی بۆ دەچێنین. ئەو ئیشەیمە وای کردووە کە پێویستمان بە دەستەی کار هەبێت. سوپاس بۆ خوای گەورە، چەند گەنجێک لە لایمە ئیش دەکەن بە ڕۆژی وا هەیە 2 گەنج، ڕۆژی وا هەیە دەبێتە 10، حدودی 2 هەتاوەکو 10 بەردەوام لە لایمە ئیش دەکەن. سوپاس بۆ خوای گەورە. ساڵی پار بەرهەمی هەنار زۆر خراپ بوو، بە حکمیەوەی لە بەهارەکەیدا سەرمایە کات بەشێکی زۆری هەنارەکان گوڵیان نەکرد و یاخود هەناریان نەدا و تووشی سووتان و ئەوانە بوون، سەرمابردوو بوون. بەڵام سوپاس بۆ خوای گەورە، ئەو ساڵ هەنار بەرهەمێکی زۆر باشی هەیە. دەتوانم بڵێم لە 10 ساڵی ڕابردوودا ئەو ساڵ دووەمین ساڵە هەنار بەرهەمێکی ئاوها باشی هەبێ، ئەلحەمدولیلا. ئەو بەرهەمانەی کە ئێمە هەمانە بەشێکی زۆری بەرهەمەکانی خۆمان ڕەوانەی خواری و عێراق دەکەین لە ڕێگای علوەی سلێمانی و هەولێرەوە. ئێمە لە مانگی 9 لە 1/9 دوای گەلاوێژێ دەست بە چاندنی باخەکانمان دەکەین، نەمامەکان. ئەگەر کەسێک باخی هەبێ، ئێمە عەرزی هەبێ، زەوی هەبێ بۆی بیکاتە باغ، ئێمە ئامۆژگاری دەکەین بەوەی کە لە پاییزدا نەمامەکەی بچێنێت. لەبەرەوەی لە پاییزدا کاتێکی زۆر گونجاوە ئەوەی کە بۆ نەمام پێویستە لە کاتی چاندنیدا ڕەچاوی بکەین بۆ نەمامی ساوە، زۆر گرینگە ڕەچاوی 4 خاڵ بکەین. خاڵی یەکەمیان خاکە، خاک زۆر کاریگەری هەیە. لە خاکی ئاوگردا دەبێ بۆ سیستەمی ئاودەریەکەی ئاوەکەی لێ دوور بێت، یعنی شوێنی نەمامەکەی بەرزتر بێت، شوێنی نەمامەکەی لانی کەم 30 سانتین بەرزتر بێ، دوورتر بێ لە ئاوەکەی. ئەوەز لە ساڵی یەکەمدا. ساڵی دووەم دەبێت دوورتری خینەوە، لە ساڵی دووەمدا دەبێت بیخینە نزیکی 70 سانتین ئاوی لێ دوورخینەوە بۆی دارەکەمان کە ڕووی لێ نەدا. خاڵێکیکە زۆر گرینگە مەسەلەی خۆراکە. ئەو ڕووەکە پێویستی بە خۆراک هەیە بۆی بۆ ساڵەکانی دی گوڵ دروستکا و باڵایەکی ڕێک و جوانی هەبێت، پێویستی بەوەی هەیە کە خۆراکی باشی هەبێت. ئێمە بۆ خۆراکەکەی پەینی حیوانی بەکاردێنین. پەینی حیوانی لەبەرەوەی بۆ ماوەی 4 ساڵ بگرە زیاتریش لە ناو خاکەکە دەمێنێتەوە و خاکەکەش فشەڵ دەکات. ئەوە خاڵێکیکە کە زۆر گرینگە باخەکان پیس نەبن بە فریز و کاڕوش و قەمیش و ئەوانە. ئامۆژگاری براجوتیارەکان دەکەم ئەوانەی کە سەرەتا باغدا دەرێن، بۆ جاری یەکەم کە دەیانەوێت باخەکان هەڵپاچینی بۆ بکەن، وەستایەکی باش بێنن بۆ ئەوەی تاوەکو فێر دەبن. ئەوە زۆر خاڵێکی گرینگە. ئەو 4 خاڵی باسم کرد بۆ باخی هەنار و بۆ ڕووەک بەگشتی زۆر کاریگەرە و زۆر سوودی باشی دەبێت. ئەمە لەو باخەیدا چەند جۆرێک هەنارمان هەیە. هەناری ساڵەخانیمان هەیە، هەناری ئەمریکی و هەناری نازەنین، هەناری شیرنیشمان هەیە. هەنارە ساڵەخانیەکە ماشەڵای لێبێ ئەوە هەنارەکەیەتی، هەنارێکی زۆر بە ئاوا، هەتاوەکو مانگی 11 دەتوانی ئەو کاتی لیکەوە. ئەوە هەناری ئەمریکیە. جیاوازینەوە هەناری ئەمریکی و ساڵەخانی ئەوەیە، هەردووچیان مێخۆشن، بەڵام هەناری ئەمریکی توێکڵی ئەستورترە، ڕێژەی ئاوی کەمترە لە هەناری ساڵەخانی، و هەناری ساڵەخانی دنکەکەی ورترە، دنکە ڕخی ناوی ورترە و هەنارێکی بەڕای من بەتامتریشە.
زیاتر عەرەبەکان حەزیان بە هەناری شیرن دێ هەناری شیرن بەس بۆ خواردن ئەمما بۆ سرکە و بۆ شەربەت و ئەوانە بە کەڵک نایەت